يكتب ناسين ويكتب بينين وأم نتنا سرچاو بخير کوردستان هەمیشە لەگەڵ ئێمان کاری خۆشانە خۆشحاڵ بن بە هاتنتان سەرچاو بەخێر بێنەخوا ئەوژی ئەندامی حەزبێکیە لەبەلێ هاتنەوەیە باشووری کوردستانê li ser navê platforma ژinên Bakurên Kurdistanê hatinê wan bi wî rengê ye. هەموو جیهان شانازی پێوەکە یعنی یەکێک لەوانەی کە بەڕێز نسرین عەبدوڵڵا و ئەحسە عەبدوڵڵا بێنە ئەوەی کە سەرخەت و پشتگیری ژنانی ڕۆژهەڵات بکە. لەبەرەوە یعنی مێژووی ژن بەڕاستی تازە نییە خەباتی ژن یعنی لەناو ئێمە لە باشوورە خەباتمانەیە وازم لە هەموو پارچەکانی تریشە ژنان خەباتیان کردو و ژنان هەر لە پێشەوە بوو بوونی دەسڵاتەوەیە لەوانەی خەتای خۆشمانی تیا بێ ژنان هاوار ئەکەن ژن ژیان ئازادی ئەمەش یعنی فەلسەفەی ژن ژیان ئازادی گەورەترین فەلسەفەیە کە ئەمڕۆ هەموو ژنانی جیهان حتا پیاویش هینی ئەکات بەڵام لەگەڵ ئەوە شاگەری کورد هەر لەسەر پێ و لەسەر خۆی وەستاوە بە هەموو نەتەوێن جدا ڕەنگێن جدا باوەریên جدا هەرکەس بە ناسنامە خۆ ژیان بکات قسەی نەبوو کاریگەری نەبوو بەڵام ئێستاکە خۆشبەختانە کە بیرمەندێکی وەکو ڕێبەر ئابۆ ئەنی لەسەر فکرە و فەلسەفەی ئەو ئەمڕۆ ئێمە ئەزانین ئینسانین ئەزانین ژنین باکردن خەپاتێکی تێدا بکەین ئێمە وەکە لێژنامە ناسنامەی ژنی کوردان دەخوازم پێش بەوەی ناسنامەی ژنانی یاشتیمان کردووە لەوێ ئەنجومەنی دایکان لێ بە هەفتە ماوینەتەوە بەشداریمان کردو سەدانی هەمومان کردووە وەکو کلتوری ئەوان وەکو پێشکەوتنی ئەوان ئێمەش هاتوونەتەوە لێرە بە خۆماندا چوونەتەوە